شێرزاد حەسەن نووسەر و ڕووناکبیری کورد لە شاری هەولێر نوێترین بەرهەمی خۆی بڵاو کاتەوە بە ناوی یادەوەریەکانی دکتۆر عوسمان. ئەم کتێبە یاخود ئەم کتێبە نوێ لە دووبەرێک پێکهاتووە کە باز لە هەموو ئەو بیرەوەری و یادەوەری و هەروەها قۆناغەکانی ژیانی نووسەر دکتۆر عوسمانەکات لە تەمەنی هەرزەکاری و هەروەها قۆناغەکانی کاری ئەدەبی ئەم نووسەرەژەکات. لە شاری هەولێر نووسەر و ڕووناکبیر شێرزاد حەسەن نوێترین کتێبی چاپکراوی خۆی بە ناوی یادەوەریەکانی دکتۆر عوسمان دەشتی بڵاو کردەوە کە لە دووبەرێک پێک دێت و باز لە هەموو ئەو بیرەوەریانە دەکات کە دکتۆر عوسمان لە تەمەنی هەرزەکاری و قۆناغەکانی کاری ئەدەبی و هونەریدا ئەنجامی داوە. کتێبی بیرەوەریەکان بنووسین تەواو نابێت، هەموو ئەو لایەنە ڕووناکبیری و ئەدەبیانی لە خۆ گرتووە کە نووسەر شێرزاد حەسەن ئامادەی کردووە. وەکبری ئاوێنەیە کە لە بۆ ژیانی دوور و درێژی هەفتا ساڵەمان هەفتاوەندە ساڵەمان نالی شعرێکی دەڵێ عمرێکە بە میزانی ئەدەب توحفە فرۆشم زۆرم وت و کەس تێنەگەی ئێستا خەمۆشم. یعنی گەرما و ساردی زۆر ژیانێکی هەورازم شێوی زۆر شار شاخ پێشمەرگایەتی کوردایەتی خوێندن زانکۆ دەرزگوتنەوە هەورازم شێوی یان ئەزمونێکی زۆرمان بەسێکەوە کردیا و یەک لە تایبەتیەکانی ژیانی منەوە بۆ یعنی دایمەن یادداشتەکان بنووسیتەوە. ڕۆژژمێری بەرباخەڵمە بووە، ڕۆژژمێری دەفتەرمە بووە، دەکەشکۆڵمە بووە، ئیتر سامانێکی گەورە لەو کە لە پورۆم کۆ کردبەوە بەسەر یەکدا کەڵەکەی کرد بوو هەر دەبوایە ئەوە تۆمار بکەین بیخەینە دووتوی دوو بەرگ و چەند لاپەڕە و کتێبێکی لێ ساز بکەین لەوەی هەم لە بۆ دۆست و ئاشنا هەم لە بۆ خەڵکی دوور و نزیک شارەزای ئەزمونەوە. ئێمەش ئەزمون و بیرەوەری و ژین نامە و لەگەڵ کاوڕێمان کاک شێرزاد هەینی دانیشتین دووقۆڵی بەسەر یەکەوەمانوەنایە لەگەر ئەلبومێکی ڕێک و پێک ئی بڵێن وێنە و بیرەوەری و یادەوەری لە کۆنەوە لە بۆ تازە.